چی بکە بۆ ئەوەی گەنجێک لە سەرەتای گەنجێتیەوە بۆ نمونە لە قۆناغی بنەڕەتیەوە فێری خوێندنەوە بێ بەم هەنگاوانە یەکەم کتێبێک هەڵبژێرە کە حەزت لێتی لە کتێبێکەوە دەست پێ مەکە کاتێک کە دەیخوێنیتەوە بێزاری لێ کتێبێک هەڵبژێرە بوارێک هەڵبژێرە کە حەزت پێیەتی لە بوارێکەوە بڕۆناو خوێندنەوە کە حەزت لە بابەتەکەیە و لە کتێبەکەیە و لە نووسەرەکەیە چێژی لێ وەردەگری ئەو چێژ وەرگرتنە ڕاددەکێشێ بەرەو بابەتێکی دێ ئەینا تۆ لە کتێبێکەوە دەست پێی بە خوێندنەوە کە حەزت پێی نییە ئەوەی هەشتە لە ناودەچێ حەزەکانت دەکوژێ دومیان ڕۆژانە پێویستی بکە لەسەر خۆت 5 لاپەڕە بخوێنیتەوە ئەو 5 لاپەڕە خوێندنەوە هەمووی لە ماوەی 10 دقەدا بەدڵنیاییەوە تەواو دەبێت 10 دقە هیچ ئەوە نییە تۆ کاتەکانت کاتت بکوژێ یان بەلاتەوە زۆر بێت ئەو کاتە من دڵنیا دەبم لە خۆم کە بەیانی نوێژی بەیانیم کرد تاوەکو دەخەوم یان دەیشەوە دەخەوم یان زەیشەوە دەخەوم ئەبێ ئەو 5 لاپەڕێم خوێن بێتەوە لە ماوەی مانگێکە جا بەیانی دەیخوێنمەوە نیوەڕۆ دەیخوێنمەوە لەسەر ناخواردن دەیخوێنمەوە پێش خەوتن دەیخوێنمەوە مهمە واجبێکە لەسەر شانم کە دەبێ بیخوێنمەوە 5 لاپەڕەکە کە تۆ دا 5 لاپەڕەت خوێنەوە زۆر جا بابەتەکە سەرنجڕاکێشە 15 خوێنێتەوە 20 خۆی بە دوای نتوانی وازی لێبێنی کەواتە لێت دەبێتە خوو ئینسان سەرەتا کارەکان ناڕەحەتن بەڵام کاتێک کە بوو بە خوێکی ژیانی ڕۆژانە تەرک العادەتی مەڕەضن ئەو جا کە وازت لێ هێنا دڵی نەخۆشی بۆ ناکرێ وازی لێبێنی سێمیان لە شوێنی چاوەڕوانیدا ئێمە زۆر شوێن هەیە لە نۆڕینگەی پزیشکیدا بێ لە سەرەوەرگرتنی شتێکا بێ لە دانیشتنێکی کە تۆ قسە تێدانە هەر وەکەوەی کارێکت پێ نەس پێدراوە لە جیاتی موبایلەکە دەرێنی بە فەیسبووکێک و زەمی ئەو کۆمنت بۆ ئەو قسە لەسەکردن ئەو لایکی ئەو بکەیت نابە پێچەوانەوە نامیکەیەک دایمە لە جیفانەوە کتێبی بچووکەیە بیکەتە جیفانتەوە ئەو مەسافەیە نازانی کاتەکانت چۆن ڕۆیشتەوە بەبێەوەی سەیری ئەم لاولاکەی بە خەڵکەوە مەشغوڵبی خەڵک پێێتەوە مەشغوڵ بێ بەردەوام سەیری موبایل و سەعاتەکەت کەیت سەرم نەها نەخێت کتێبەکە خواخواتە کاتن بمێنێ و بابەتەکە تەواوی نامیکەیە کە حەز لێ بیکەیتە جیفانتەوە لەو شوێنانەدا پێت بێ من ئەڵێم خۆزگال بکرایە بە کولتورێکی جوانی کوردەواری خۆمان وەکو هەموو ڕەسەنات جوانەکانی خۆمان کاتێک کوڕێک دەچێتە خوازبێنی کچێک لە ماڵەکە چەند جوان بوو پێی بڵێن لە کاتی ئەنجامدانی جوابدانەوەدا وەڵامدانەوەدا بڵێن تۆ خەریجی زانکۆیان پەیمانگە الحەمدلله خەڵکی ئێمە زۆری خوێندەوە ئەڵێ پەیمانگەم تاوەکو دویان زانکۆ دەتخوات لەو کاتەوە کە پەیمانگە تاوەکو دویان زانکۆ چەند کتێبت خوێندێتەوە کەواتە ئەگەر تۆ هیچ نەخوێن بێتەوە هەر دابڕابی لە خوێندن زانستێکت وەکو وەزیفەی عسکەری وەرگتووە خزمەتێکی سەربازیە بۆ تەواوت کردووە لە خوێند و خواخوافدا جلەکان فڕێدێ نەجاتت بێ یان کچێکیش بە هەمان شێوە ئەم کچە باشە چەند کتێبی خوێندوێتەوە کە دەبێتە دایکی داهاتووی کۆمەڵە مناڵ ئەوە لە دوای قۆناغی خوێندنگە تەبعاً باسیەکەی لە دوای قۆناغی خوێندنەوە ببوورە ئیمێل سیۆران هەیە نووسەرێکی بەناوبانگە دەڵێ بڕوانامە تەنها کاتکوشتنم بۆ چکە ئەو کاتێک کە قۆناغی خوێندنگەم تەواو کردووە نەمتوانێت دوو خولە قسە بکەم جگە لەوەی کە کتێبی دەرەچیم خوێنێتەوە بە کتێبی دەرەچیت زیاتر عقلم گەشەی کردو و زیاتر پێشکەوتومە ڕێزم هەیە بۆ قسەی ئەو بەڵام من بە بۆچوونێککە دەڵێم کلیلی خوێندنی ئەکادیمیا جا لە پەیمانگا بێ لە ئامادەی کە دەرەچی پەیمانگا بێ زانکۆ بێ کاتم نەکوشتووە کلیلێکت وەرگرتووە کلیلێکت وەرگرتووە بۆکردنەوەی دەرگایە کە لەو دیوی دەرگاکەوە ئەمجا عیلم و معریفە هەیە تۆ بەبێ ئەو کلیلە دەرگاکەت بۆ نەدەکرایەوە بەڵام حیفە هەر کلیلەکە وەرگری بیکەیتە باخەڵتەوە بیکەی بە شادەیەک و هەڵی واسی بەڵام دەرگاکەی پێ نەکەیتەوە ئەسڵی بابەتەکە ئەوەیە لەوە دەست پێ دەکات لەوەوە کە شەهادەکەت وەرگر بەکەلۆریۆست وەرگر دیپلۆمەت وەرگر کلیلەکەت وەرگرتووە ئەمجا بەم کلیلە دەرگاکەت بکەیتەوە لەوێ داواز نەیەنی کلیلەکە نەکەیتە جیفانتەوە بە گەنجێک دەڵێن کاوا خەریکی هاوسەرگیری دەکەی لە دوای ئەوەی کلیلەکە وەرگر دەرگای زانستت پێکردەوە دەرگای ژیانی خێزانیت پێکردەوە بۆچی کچێکی ئێمە کاتێکە مناڵی دەبێت نازانێت چۆن پەروەردەی منداڵ دەکات بابەتێکی ڕۆشنبیری زانستی طبی نەخوێندێتەوە لەسەر شێوازی منداڵبوون لەسەر بوونی منداڵبوون لە کاتی دووگیانی بووندا ئەمە چەند جوانە کچێک لە زیاتی فەیسبوک بێ ئەم بابەتانە بخوێنێتەوە کاتێک ئێستا هاوسەرگیری نەکردووە شارەزاییەکی تەواوی دەبێت بۆ خۆی پزیشکێکی بچکۆلە دەبێت لە ماڵەکەی خۆیدا مامۆستایەکی داهاتووی ڕەوزە دەبێت لە ناو منداڵەکانی خۆیدا هەر لە ماڵەکەی خۆیدا ماوەسە نووسەرێکمان هەیە دەڵێ ماڵی بێکتێب وەک لاشەی بێڕۆح وایە ئایا ئەو کتێبخانە پێویستە ناو ماڵ هەبێت چیت هەیە بۆ کتێبخانەی ناو ماڵ دکتۆر محەممەدی خانی بیرمەندی ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێ ئەگەر هەر کاتێک چوویتە ماڵێکەوە کەوانتری ماڵەکە گەورەتر بوو لە کتێبخانەی ماڵەکە دوعای خێریان بۆ کەو ماڵە زۆر هەژار نەگە بۆت کرایە مەتێکیان بدا بەڕاستی ماڵێکی فەقیرن هەژاری ڕاستەقینە ئەوەیە هەژاری ڕاستەقینەوەی چوویتە ماڵێکەوە کەوانتەرەکەی بایی $10 بەڵام بایی 10,000 تەبع کتێب و ڕۆژنامە لە ماڵەکەی دادانەندراوە
قەنەفەکانی بایی 40-50 گەڵا وەرەقەیە بەڵام بایی 5 وەرەقە کتێب لەو ماڵەدا نییە ئەو ماڵە هەر چەند دەوڵەمەند و سەرمایه‌دار بن لە ڕووی دینار و دۆلارەوە تۆ بە هەژاریان تێبگا ماڵ پێویستی بە هەموو بوارەکان هەیە لە هەمووی گرنگتر ئەگەر بۆ زانستت دەوێت بە کتێبخانەی تێدا بێت ئەگەر بۆ جوانکاری ماڵت دەوێت چ دیمەنێک هەیە لە کتێب جوانتر بێت وە کەسێک کە شەیدای زانست بێ هەر دیمەنێکی جوان ببینێ بە دڵنیاییەوە ناگاتە دیمەنی کتێبخانەیەکی جوان لە ناو ژوورێکە هەما مەسەلێرە کێشێشکە هەیە بۆ لەو جوابدانەوەی سوالەکەی بەڕێزدی ینی پرسیارێکم لا دروست بوو ماڵی شەیە گەورەترین کتێبخانەی تێدایە بەڵام کەس نەیخوێنێتەوە ئایا خەدرێکی لەو نووسەرە نەکردووە کتێبە گرانبەهای کڕیوە و بەندی کردووە لە ناو کتێبخانەکەی زۆر جوانە ئەو پرسیارێکی زۆر جدی و جوان بوو قورئانی ئێمە قورئانی پڕبەخشش پێمان دەڵێ والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم كسي زير وزيو دينار ودولار بينه لناو قاصدة هل لسر يكينه هیچ سودی لێ نەبینێ نەیکاتە پرۆژە نەهێڵە خەڵکی استفادەی لێ بکە بەس داینێ و خەزنی کاولاسیکی لێدا و دەرگای لە سەداخە مژدەی لێبێ هەرچەند ماڵی خۆیەتی بەڵام مژدەی لێبێ بە تونترین سزا لە دۆزەخە باشە زێڕ و زیوێت کە مادەیەکی دنیاییە تۆ مەحروم خەڵکی مەحروم کەی لە سوود وەرگرتن لێی کە ماڵی خۆشدا دزیشن نەکردووە گەندەڵیشن نەکردووە بەڕەنجی شان پەیدات کردووە خوا هێشتا عقوبەت دەخاتە سەر کاتێکە خەزنت کردووە دەرگاکانت لەسەر داخستون نایهێڵی خەڵکێک نانێکی لێ بخوا بیکاتە پرۆژێکی گشتەوە باشە کتێب بە نرختریان زێڕوزی و بە دڵنیاییەوە کتێب ئەیکەواتە ئەبێ سزای ئەو کەسانە چۆن بێ کاتێک کە کتێبەکان دێنن سجنیان دەکەن لە ناو ڕەفەی کتێبەکاندا کتێبخانەکاندا تەنها پەنا بەخوا ئومێدی ئەوە بێ خەڵک بەخوا دیارە پیاوێکی زۆر خوێندەوارە ماڵە ماشەڵڵا پڕ لە کتێبە ليماري به العلماء وقبل الحديث النبي صلى الله عليه وسلم دفع مركز زانست فير ببوي سرنجي خلق بلا خوي داراجش هر کسی کتاب خانه کوب کاتو بس بوی که کسی شو کتاب خانه کی گوری هي دیار اما زور مالکی خوندوارو روشن بیرو با ازمونن او براستی سزای اگر بخوی بنیاد